אני بיקשתי לקצר אותם, כי אני רוצה באמת להגיע לשלב ההכרעה. لێدوانەکانی ئەم دوایی سەرۆکوەزیرانی قاوارەی زایۆنی سەبارەت بە دیدگای ئیسرائیلی مەزن کە بە ئەرکێکی مێژووی و ڕۆحانی ناوی برد شەپۆلێکی توند و کاردانەوەی تۆڕەی لەسەر ئاستی جیهانی عەرەبی دروست کرد. ئەم قسانە کە هاوکاتە لەگەڵ بەردەوامی شەڕی وێرانکەری غەزا وەک دەرخەری ئایدۆلۆژیای فراوانخوازی ڕاستڕەوە تونڕەوەکانی ئیسرائیل لێک درایەوە کە ئامان جاندامەزراندین دەوڵەتێکە لە ڕووباری نیلەوە تا ڕووباری فورات. ئەمەش وەک هەڕەشەیەکی ڕاستەوخۆ بۆ سەر بوون و سەروەری چەندین وڵاتی عەرەبی تەماشا کرا. لە وەڵامدا ئەم لێدوانانە ڕوبەڕووی ئیدانێکی توندی بە کۆمەڵ بوونەوە لەلایەن وڵاتە سەرەکیەکانی عەرەبیەوە وەک سعودیا، قەتەر، ئوردن، میسر و کۆمکاری وڵاتانی عەرەبی. لە ڕاگەیەنراوێکدا وەزارەتی دەرەوەی عەرەبستانی سعودیا بە توندترین شێوە ئیدانەی لێدوانەکانی نەتەنیاهۆی کرد و بە تەواوی ڕەتی کردەوە. هەروەها جەختی لە مافی مێژوویی یاسایی گەلی فەڵەستین بۆ نامەزراندنی دەوڵەتی خۆیان کردەوە و هۆشداری دا کە ئەم قسانە پێشەرکاری یاسایی نێودەوڵەتین و هەڕەشەن بۆ سەر ئاسایشی ناوچەکە و جیهان. لای خۆیەوە وەزارەتی دەرەوەی عێراق بە توندی سەرکۆنەی لێدوانەکانی ناتانیاهۆی کرد سەبارەت بە پابەندبوونی بەوەی کە ناوی لێنراوە دیدگای ئیسرائیلی گەورە. وەزارەتەکە و لێدوانانە بەهاندانێکی ئاشکرا بۆ سەروەری وڵاتان و پێشێلکارێکی زەقی یاسای نێودەوڵەتی و پەیماننامەی نەتەوە یەکگرتووەکان دانا کە ئارامی ناوچەکە دەشێوێنێت. بە هەمان شێوە وەزارەتی دەرەوەی قەتەر لێدوانەکانی سەرۆکوەزیرانی قاوارەی زایۆنی بە درێژەپێدەری سیاسەتی خۆبەزلزانی و ئاڵۆزکردنی قەیرانەکان ناوبرد. هەروەک لێدوانەکانی نەتەنیاهۆی بە بانگەشەی درۆ و قسەی وریژێنەری نائەقڵانە ناوبرد و داوای یەکریزی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هەنگاوانە کرد. وەزارەتی دەرەوەی ئوردنیش قسەکانی نەتەنیاهۆی بە پەرسەندنێکی مەترسیدار و هەڕەشە بۆ سەروەری وڵاتان لە قەڵەمدا و بە وەهمی نائەقڵانە ناوی بردن کە دۆخێکی قەیراناوی حکومەتی ئیسرائیل دەردەخات و داوای هەڵوێستێکی نێودەوڵەتی ڕوونی کرد بۆ ئیدانەکردنی. وەزارەتی دەرەوەی میسڕیش بە شێوەیەکی فەرمی داوای ڕوونکردنەوەی لە ئیسرائیل کرد سەبارەت بەم لێدوانانە و ڕایگەیاند کە ئەم ئاراستەیە دەبێتە هۆی نەسەقەمگیری و ڕەتکردنەوەی ئاشتیە. جەختی کردەوە کە تاکە ڕێگە بۆ ئاشتی دامەزراندنی دەوڵەتی فەڵەستینە. هەروەها کۆمکاری وڵاتانی عەرەبی لە ڕاگەیەنراوێکدا لێدوانەکانی بە حەڵالکردنی سەروەری وڵاتانی عەرەبی و هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئاسایشی نەتەوەیی عەرەبی دانا. هاوکات ڕایگەیاند کە ئەمە عەقڵیەتێکی توونڕەوی نقمبوو لە وەهمی داگیرکاری نیشان دەدات و داوای لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکگرتوەکانیش کرد کە بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات و ڕوبەڕووی ئەم لێدوانە توونڕەوانە ببێتەوە کە ئاسایشی ناوچەکە دەخاتە مەترسیەوە. بەگشتی هەموو لایەنە عەرەبیەکان هاوڕابوون لەسەرەوەی کە تاکە ڕێگا بۆ گەشتن بە ئاشتی گەڕانەوەی بۆ دانوستان و کۆتایی هێنان بە جەنگی غەزە و دامەزراندنی دەوڵەتی فەڵەستین لەسەر نەخشەی ساڵی 1967 کە پایتەختەکەی قودسی ڕۆژهەڵات بێت.